دۆسیەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم و چارەسەری کێشەی موچا کەوتۆتە نێو قەیرانێکی سیاسیە و لایەنەکان لەسەر هۆکاری دواکەوتنەکان هاوڕانین. بەشێکی دیکە پەنجەی تۆمەت بۆ کۆمپانیا نەوتیەکان و قەرزەکانیان درێژ دەکەن کە بۆتە گرێکوێرەی ڕێک نەکەوتنی نێوان هەرێم و حکومەتی فیدراڵ. ئەسڵی کێشەکە ئەوەیە لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان ئامادە نین ئەو مەرجانەی کە بەغدا داوای دەکایە لەسەری ڕێدەکەون خۆشیان هەندێک جار ئیمزایی دەکەن جێبەجێکەن و بچنە ژێربارەوە. تۆ چی ئەەکەی مەسەلەن بۆ ئەمە تا ئێستا هیچ هەنگاوێک هەڵ نەگرتووە بۆ نایدێ مادام ناڵی هەژماری منم کردوەوە ناڵی دایان هزار مۆزەف هەژماری منی بۆ کراوە ڕێژەیەکی زۆر دەڵێ ئێخۆ ئەوە هەر نەقڵکردنی ئەوێ یعنی ئەم فایلانە بە کلیکێک ئەتوانی بینێری ئەمە نیەت باشی تۆ پیشانەدا بۆ ئەوەی کە بەشێکی سەرەکی لە کێشەکان چارەسەر بکەیت بۆ ئەوەی موچە و شایستەدارایەکانی خەڵک بێت لەو لاوە مەسەلەی کێشە بۆ هەناردەکردنەوەی نەوت دروستەکەی لە بە قەچاقبردن و لە فرۆشتنی نایاسایی تۆ کێشەت نییە بەڵام دەیمارە تۆپی ئۆخیتە بەردەم پرۆسەی ئەوە ڕۆژێ بەناوی تورکیا ڕۆژێ بەناوی کۆمپانیاکانەوە ڕۆژێ بەناوی شتی ترەوە. حکومەتی فیدراڵی بۆ چارەسەرکردنی کێشەکان و نادنی موچە سێ مەرجی سەرەکی داوە کە بریتیە لە تەواوکردنی پرۆسەی بەماکیکردنی موچەی موچەخۆران، دیاریکردنی پشکی حکومەتی عێراق لە داهاتە نانەوتیەکانی هەرێم، هەروەها گەیشتن بە ڕێککەوتن لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت. ئەسڵی گرێکە لەوایە کە کۆمپانیا نێودەوڵەتیەکان ئەوان ڕازی نین بە هەناردەکردن نەوتی هەرێمی کوردستان چونکە ئەڵەن لە نهایەتی 2022 بێدایەتی 2023 ملیارد دلارمان بە قەرز داوە بە حکومەتی هەرێمی کوردستان قرار بوو بە نەوت بدرێنەوە ئەوە نەوت ڕاگیراوە لەولاوە ئەڵێ لەبەرەوەی کە بەغدا نەوتەکە ئەفرۆشێ لەمەودا و پارەکەی دێتە دەست واتە بەغدا پارەکە ئەدا بە سۆمە پارەکە ئەدا بە کۆمپانیا نەوتیەکان و هیچ اتفاقێکی ڕسمی لە بینمانە نییە لەبەر ئەوە بەغدا لایەنێکی سێهەمی ناڕسمیە لە ئەم مامەڵەیە بۆیە پێویستی بە اتفاقێکی نوێ هەیە لەگەڵ بەغدا و کۆمپانیا نەوتیەکان کۆمپانیەکانڵی ئەمە ملیارێک دۆلارمان ناوە بە قەرز بێ پێوان بدرێتەوە ئەبێ اتفاقی ڕسمیش لەگەڵ بەغدایە بکرێت لەگەڵ حکومەتی فیدراڵی بە نووسراوی فەرمی بەغداش ناچێتە ژەرباری ئەوە. بەڵێ کۆمپانیا نێودەوڵەتیەکان بەهۆی قەرزەکانیانەوە ئامادەنین نەوت هەناردە بکەنەوە بۆیە چارەسەری ئەم دۆسیەیە گرێدراوی ئیرادەی سیاسی نێوخۆیی هەرێم و یەکلایکردنەوەی کێشە دارایی یاساییە ئاڵۆزەکانە لەگەڵ بەغدا و کۆمپانیا نەوتیەکان. هەرێمیش دەیەوێت ئەم گرفتە درێژە بکێشێت تا کاتی هەڵبشاردن چونکە وا دەزانێت بە گۆڕانی ئەم حکومەتە تلسمی داواکاریەکانی بەغدا لە هەرێم دەشکێت. ڕامیال عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.